پاش زیاتر لە ساڵێک دانانیان لە نێوان هەرێمی کوردستان و پارێزگاکانی مووسڵ و کەرکووک خاڵا گومرگیەکانی حکوومەتی عێراق لەو سنوورانە هەڵگیران. پارێزگاری کەرکووک بە وەکالەت ڕایگەیاند خاڵا گومرگیەکانی نێوان پارێزگای کەرکووک و پارێزگاکانی هەرێمی کوردستان هەڵگیراون. ڕاکانجبووری پارێزگاری کەرکووک بە وەکالەت لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند دەستەی گومرگ پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵ بەڕێوەبەری خاڵا گومرگیەکانی کەرکووک ئەنجام داوە و داوای لێکردووە کارەکانیان لە خاڵە گومرگیەکانی نێوان کەرکووک و شارەکانی هەرێمی کوردستان ڕابگرن. بە وتەی ڕاکانجبووری بڕیار دراوە سەرجەم فەرمانبەران لەو خاڵە گومرگیانە بکشێنەوە و بگەڕێندرێنەوە بارگای بەڕێوەبەرایەتی گومرگی ناوچەی باکوور. هەروەها کارەکانی خاڵە گومرگیەکانی نێوان کەرکووک و شارەکانی هەرێمی کوردستان ڕابگیرێن. پارێزگاری کەرکووک بە وەکالەت وتیشی تا ئێستا بە نووسراوی فەرمی وەڵامی ئەو بڕیارەیان نەداوەتەوە. هاوکات عەبدولقادر شنگالی جێگری پارێزگاری نینەوا ڕایگەیاند دوای ئەوەی ئەنجومەنی پارێزگای نینەوا و ئەنجومەنی پارێزگای دوهۆک داوایان لە حکوومەتی عێراق کرد کە خاڵی گومرگی لە نێوان هەردوو پارێزگاکە هەڵبگرێت. ئەمڕۆ چواری کانونی یەکەم بە بڕیاری ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەو خاڵە گومرگیە هەڵگیراوە. عەبدولقادر شنگالی وتیشی لە پێناو بەردەوامی جموجوڵی بازرگانی و بەڕێوەچوونی هاتوچۆی هاوڵاتیان بەبێ هیچ بربەستێک ئیداری پارێزگاکانی نینەوا و دوهۆک هەماهەنگی و پەیوەندی بەردەوامیان لە نێواندا هەیە. لای خۆشیەوە سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی دوهۆک لە لێدوانێکدا بۆ پەیام ئەم هەنگاوە بە گرنگ لە قەڵەم دەدات و دەڵێت بوونی ئەو خاڵە گومرگیە لە نێوان دوهۆک و مووسڵ کاریگەری نەرێنی لەسەر جموجوڵی بازرگانی هەبووە و بازرگانانی نیگەران کردبوو لەبەر ئەوەی ڕێگەی گەیشتنی بازرگانەکانی بە مووسڵ چەندین کاتژمێر درێژ کردبوویەوە. ئەیاد حەسەن سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی دوهۆک هەڵگرتنی ئەو خاڵە گومرگیە بە خاڵێکی گرنگ بۆ دەستپێکردنەوەی بازرگانی لە نێوان پارێزگای دوهۆک و نینەوا وەسف دەکات و وتی نەهێشتنی هیچ خاڵێکی گومرگی لە نێوان پارێزگای دوهۆک و پارێزگای نینەوا دەبێتە هۆکاری زیادبوونی پرۆسی بازرگانی لە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئیبراهیم خەلیل و جموجوڵێکی زیاتر دەخاتە نێو بازاڕی هەردوو پارێزگاکەوە. سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی دوهۆک ئاشکراشی کرد بەهۆی ئەو خاڵە گومرگیە بازرگانان دەستبەرداری بازرگانیکردن لەگەڵ پارێزگای نینەوا بوون. بەڵام لەمە دووە جموجوڵێکی بەرچاو دەکەوێتە بازاڕ و بازرگانان بە پرۆژە و کەلوپەلی زیاترەوە دەگەڕێنەوە شارەکە. خاڵی گومرگی نێوان پارێزگای دوهۆک و پارێزگای نینەوا دەکەوێتە مەیدانی ئاڵوگۆڕی بازرگانی لە گوندی فلفێلی سەر بە قەزای تلکێف. ساڵی ڕابردوو حکوومەتی عێراق دوو خاڵی گومرگی لە نێوان کەرکووک و پارێزگاکانی هەرێمی کوردستان دانا کە نیگەرانی بۆ شۆفێری بارهەڵگرەکان و بازرگانان و هاوڵاتیان دروست کردبوو. چەند جارێک حکوومەتی هەرێمی کوردستان داوای یەخستنی خاڵە گومرگیەکانی لەگەڵ پارێزگاکانی عێراق کردبوو بەڵام حکوومەتی عێراق بەدەم داواکەی حکوومەتی هەرێمەوە نەدەهات تا ڕۆژی چوارشەمەی ڕابردوو وەک ئاماژەیەک بۆ باشترکردنی پەیوەندیەکانی نێوان هەردوولا حکوومەتی عێراق بڕیاریدا خاڵە گومرگیەکان لەگەڵ هەرێمی کوردستان یەک بخات. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و لە دەستدانی نیوەی خاکی هەرێمی کوردستان لەلایەن یەکێتی و پارتیەوە لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان و پارێزگاکانی ژێردەسەڵاتی حکوومەتی عێراق چەند خاڵێکی گومرگی کرایەوە کە ئەمەش بەرگرانی گەورەی لەسەر هاوڵاتیان و بازرگانانی سنوورەکە دروست کردبوو.